بناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دوایین زانیاری لەبارەی پرسی موچە و هەموارکردنەوەی یاسای بودجەی عێراق دەکەین بە پێی زانیاریی کەن وابڕیار هەفتەی داهاتوو سەرۆەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی هەمواری یاسای بودجە بخاتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆی بڕیاری لەسەر بدرێت و ڕەوانەی پەرلەمانی عێراق بکرێت بە مەبەستی هەموارکردنەوەی. هەروە باسی لەوە دەکرێت دوایین سەردانی شاندی حکوومەتی کاربارەکاری هەرێم داوایان کردووە کە تاپەسەندکردنی بودجە بەڕەپارەیەکی دیکە لە بەغدا وەکو قەرز بنێرێت لە بینی 700 بۆ 750 میلیارد دیناری مانگانە. لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی کاربارەکاریش باز لەوە کراوە ناردنی شایستەی دواکەوتوی سێ مانگی کۆتایی ساڵی ڕابردوو لە بەرپرسیارەتی بەغدایەوە چاوەڕوانی ئەوەشیان لە بەغدایە بۆ مانگەش بەڕەپارەیەک بنێرێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا دارا سێکانیانی پەرلەمانتاری عێراق لە ستۆدیۆ لە کەلاریشەوە شوان محەممەد پەرلەمانتاری عێراق سەرەسەر دوایین زانیاری لەبارەی موچە هەمواری یاسای بودجەوە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دانیشتەکانی پەرلەمانی عێراق پشتیوەرزی یاسادانان کۆتایی هاتووە کەی یەکەم دانیشتن دەست پێ دەکاتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بیسەر و بینێرە بەڕێزەکان بەخێراتنی برای بەڕێزم کاکشوانەکەم سوپاس دەکەم. دیارە پشووی پەرلەمان کۆتایی هات لە نۆی مانگەوە واتە لە ئەمڕۆوە ئەتوانین بڵێ پەرلەمان دەستی بە کارەکانی خۆی کردوتەوانێ بە تایبەتی لیژنەکان چاوەڕوانەکرێ لە داهاتووە تر هەفتەی داهاتوو چ ڕۆژەکە نازانی کە دانیشتنی ئەنجومەی نوێنەران دەست پێ بکە بەڵام دیارە ئەنی بەرنامەی کاری دانیشتەکە دیار نییە باس شەمە دەکرێت دیاری نەکراوە تا ئێستا دیاری نەکراوە بەس کە عادەوەکو چاوەڕوان یەکانی احتیمال هەیە لە هەفتەی داهاتووە دانیشتەکان دەست پێ بکاتەوانێ بەڵام هەمومان ئەزانین کە ئێستا ئەنجومەی نوێنەران سەرۆکی نییە بە پێی مادەی پێڕەویشت دەبێت لە یەکەم دانیشتنە ئەنجومەنی نوێنەران سەرۆکێک بە خۆی هەڵبژێرێت باشە دیارە ئەمیش لە پشکیلایەنە سونیەکانە لە عێراقا ئیتر ئەوان ڕێبکەون بۆرنە لەسەر بربژێرێک دێتە پەرلەمان و دەنگی لەسەر دەدرێ ڕێژ نەکەوتن لەوانەیە لە نێوان چەند بربژێرەکە دەنگدام بکرێ و چێ متمانەی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی بەدەستێنە دەبێتە سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی نوێ. باش یعنی مامۆستا تا سەرۆکی نوێ بۆ پەرلەمان هەڵ نەبژێردێت بۆ جێگەکەی هەلبوسی ناتوانرێت کۆبوونەوە بکرێ یاسا پەسەند بکرێ هەموار بکرێتەوە ئەتوانێت کۆبوونەوە بکرێ بەڵام ئێمە بە پێی مادەی 12 ئەگەر هەڵە نەبن 12 بزانم ئەڵێ لە یەکەم دانیشتنیە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە ئەڵێ لە یەکەم دانیشتنا دەبێت پەرلەمان سەرۆکێکی نوێ بخۆی هەڵبژێرێت ئێستا سەرۆکی نییە بەڵام ئەگەر ئێمە لە کاتی ئەو دانیشتە نەعاساییەکانی شاکە بۆ هەمواری یاسایی درێژکردنەوەی تەمینی کۆمیسیۆن کۆبوونەوەی دیارە لەو کاتەوە گرفتی غیابی سەرۆکی ئەنجومەی نوێنەران هاتە ئاراوە ئەو کاتەش لە کارنامایەدا ئەندرا بەڵام دوای ئەوەی کە لەلایەن هەندێک پەرلەمانتارە واژوو کۆکرایەوەوانە کە هەڵبژاردننی سەرۆک دوا بخرێ ئەوە بخرا دەنگدانە لە ناو پەرلەمانەوە دەنگی پێدرا بە دواخستنی ئەمەش ئەگەر شێوەی ئەوە شتێکی لەو جۆرە دروست ببێ ئەو کاتە ئێمە مادەی 35 بان هەیە لە ڕووی ناوخۆی پەرلەمانە کە بە هەر هۆکارێک سەرۆک غایب بێ یان سەرۆک حاضر نەبێت لە ئەنجومەی نوێنەران جێگیری سەرۆک تەواوی سەلاحیەتەکانی سەرۆکی هەیە. باش سەبارەت بە هەمواری یاسای بودجە باس لەوەکرێ هەفتەی داهاتوو 16 مانگ کۆبوونەوەی سێشەمەی ئەنجومەنی وەزیران هەموارەکە بخرێتە کۆبوونە بخرێتە ناو کارنامەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆی کە بڕیاری لەسەر بدرێت. پێشبینەکە کەی بگاتە پەرلەمان بەم زوانە ئەگەر ئایا سێشەمەش هیچ جەگەرێک هەیە بڕیاری لەسەر بدرێت یاخود دوا بکەوێت باز لەوە کرێت کە بۆ سێشەمەی داهاتوو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەگەر دەنگی لەسەر بداوە لەوێ ڕێبکەون و ئاراستەی هەمواری پرۆژەی هەمواری یاساکە ئاراستەی پەرلەمان بکرێت دیارە لە پەرلەمانیش بە دڵنیاییەوە جۆرێک لە گفتوگۆ و ئەوێ ئەبێ بە تایبەتی لیژنەی پەیوەندیدار کە لیژنەی داراییە لە پەرلەمان ئەبێ گفتوگۆ لەسەر بکات دوای ئەوە هەموو پرۆژە یاسایەک سێ خوێندنەوەی بۆ ئەکرێ خوێندنەوەی یەکەم خوێندنەوەی دووەم خوێندنەوەی سێم بە دڵنیاییەوە کاتی ئەوێ بەڵام ئەوەی گرنگتیە بۆ ئەوەی ئەم هەموارە بەباشی تێپەڕێ لە پەرلەمانە دووشت زۆر گرنگە یەکەمیان کۆدەنگی لایەنە کوردیەکان
بەوەی کە هەمومان کۆدەنگ بین لەسەر پاکێجێکی هاوباش کە ئەویش ئەوە بێ بتوانین شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەو گرفت و لەمپەرانەی کە لە ڕابردووە لە بەردەمیا بووە کەمی کەینەوە لای بەرین و جۆرێک لە زەمانەت و گرنگی بۆ شایستە داراییەکانی هەرێم و موچەی فەرمانبەران و خانشنان دابین بکەین کە پێم وایە لە دوو خاڵی سەرەکیە خۆی دەبینێتەوە. یەکەمیان ئەوەی بتوانین ئەو بودجەی هەرێمی کوردستان شایستە داراییەکانی لە نەفەقاتی فعلیەوە نەقڵ بکرێت بۆ نەفەقاتی حاکیمەکەوە خۆشیان و ئێمە لەگەڵ سوودانیشا دانیشتین ئەوی شەڕەوەی پێ باش بوو. دووەمیان گرفتی دووەم کە هەیە بڕی تێچووی دەرهێنانی بەرمی لە نەوتە لە نێوان کۆمپانیەکانی جنوب و ناوەڕاست لەگەڵ کۆمپانیەکانی کوردستانە کە دیارە جیاوازیەکە زۆرە. بەڵام ئێستاوانە و قەنەعەتیان بۆ دروست بووە کە ئەمە ناکرێت بە عاتیفە مامەڵی لەگەڵا بکەین. ئەکرێ بڕی تێچووی بەرمیلێ نەوت لە کوردستان زیاتری تێبچێ لەبەرەوەی لەوانەیە قوڵتر بێ لەوانەیە ناوچەکە ناوچەیەکی شاخاوی بێ کۆمپانیاکان تازن یعنی مەرج نییە 1600 دینارەکەی بەسرا و فاو و بەغا بەرمیلێ نەوتەکە دەربێ بۆیە سوودانی بە ئاماژەی بەوە داوتی لیژنەیەکی پسپۆڕ پێکەێنین لەو بوارەیە کە بگەنە ژمارەیە کە هەموو لا ینی مەرج نیە 32 دلارەکەی هەرێم بێ و 6 دلارەکەی عێراقیش بێت. تەسەور ناکەم ئەوان ئامادە بن بەو بڕێی کە پێشتر لە هەرێم ڕێکەوتۆ لەگەڵ کۆمپانیەکان بوون نەباز لە 24 و 26 و ئەوواکرا ئەوەش ناکە لە خوارەوەی بەدڵنیایەوە لەوانەیە بگەنە ژمارەیە کە هەردوولایەن دیارە لیژنەیەکی پسپۆر بڕیاری لەسەردا. باش بەس وەکو ڕێکاری یاسایی بڵێنەگە پەسەندکردنیە پرۆژە یاسایەک ئێستا 16 مانگ بنێژێ بۆ پەرلەمان یاخود 20 مانگ مانگێکی دەوێت تا پەسەند دەکرێت مەرجنێ مانگێکی بێت ئەوەی گرنتیە بۆ ئەوەی ئەم هەموارە بە سەلامەتی تێپەڕێ لە پەرلەمانە کورد یەک دەنگ بێ ئەمە زۆر مهمە. دووەم بتوانین پاڵپشتێکی بۆ پیا بکەیت چونکە ئەم بەدەنگی کورتە ناپەڕێ بێ ئەوە بزانین پێویستیمان بەدەنگی لایەنە شیعەکان و لایەنە سونیەکانەیە کورد بتوانێت بۆیە ئێمە وەک فراکسیۆنی یەکگرتو یاداشتێکمان پێشکەش کردەوە بە هەموو فراکسیۆنەکان داوامان لێ کردوون بە تایبەتی ئێستا کە پەرلەمان سەرۆکی نێوە هەندێک بەربژێر هەن بڕۆن ڕاستەوخۆ گفتوگۆ لەگەڵ ئەو بەربژێرانە بکەین بڵێن ئێمە وەکو کورد ئەم 4-5 داواکاریمانەیە هەر بەربژێرێ ئامادەیە بۆمان جێبەجێکراوە پشتیوانیەکەی یەکەی لەوانم شایستە داراییەکانی هەرێم و موچەی فەرمانبەران لە ململانی سیاسی جا بکرێتەوانێ زەمانەتی بۆ دروست بێت. دووەمیان پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە سێمیان شایستە داراییەکانی زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفال و هەروەها ئەوانەی تووشی زیان بوون بە دەستی ڕژێمی پێشوقەر بوو بکرێنەوە کە هەمومان کۆک بین لەسەرەمە پێم وایە ئەتوانین. سواس دەکەم دێمە خزمەت مامۆستاکە کە شوان سواسی ئەمادەبوونی جەنابشی دەکەین کە لە کەلارەوە لەگەڵمانی ئەگەر سەبارەت بە دوایین شاندی هەرێم کڕۆشتون بۆ بەغدا هیچ بەڵێنێک درابوو کە تاپەسەندکردنی یاخوتا هەموارکردنەوەی پرۆژە یاسایی بۆجێ عێراق بڕەپارەیەک بنێرێ باز لەوەکێک کە شاندی هەرێم داوایان کردووە 750 میلیارد دیناری مانگانە بنێ هیچ بەڵێنێک وەرگیراوە پێدەچێ تاپەسەندکردنی بودجە بڕەپارەیەک بێت. بەڵێ زۆر سوپاس دەکەین بڵاو ڕێز بۆ مامۆستان بۆ بەڕێز کاک حەکیم بە شێوەیەکی گشتی دیدارەکان یان کۆبوونەوەکانی وەفدی حکوومەتی هەرێم کۆبوونەوەی ئەرێنی بوون و ئەو بابەتانەی کە باس کراوە کە بابەتی سەرەکی شایستە داراییەکانی هەرێم بە شێوەیەکی گشتی و چارەسەرکردنی موچەی تایبەت و تعدیلی قانونی موازنە لەسەر ئەمە سەرۆکی حکوومەت یان ئەکرێ بڵێن بە شێوەیەکی گشتی حکوومەتی فیدراڵ ڕایەکی ئیجابی هەیە و تقریباً تعدیلەکە حازرە تەسەورە کرێ 16 مانکە بکرێ بۆی بنێرێت بۆ ئەنجومەنی نوێنەران هەروکو مامۆستا داراوتی وەستانەکە لێرەیە لە ئەنجومەنی وەزیرانە لە پەرلەمانە و بۆکو بینیشمان بەڕاستی قانونی موازنە پێشووتر ڕێککەوتنی لەسەر کرابوو هەم لە ئەنجومەنی وەزیران هەم لە هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت ئەوەی کێشەی بۆ قانونەکە دروست کرد بە دەرەجەی یەک لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بوو و بە تەحدید کۆمەڵی ئەندام پەرلەمان کە بەداخەوە کرێ بڵێن ڕوئایەکی باشیان نییە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە گرنگەوەیە لە پەرلەمان ینی لۆبی بۆ بکەین
ڕێککەوتنی سیاسی بکرێت لەگەڵ ئەحزابی سیاسی ئەوانەی پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمانی عێراق ئەوە وەکو فراکسیۆنەکانیش کە لەوێ حزورمان هەیە ڕاستەوخۆ ناو پەرلەمانی ناوقاعی لەگەڵ لەکانی کرا تەماس و بەریەکەوتنی ڕۆژانەمان هەیە ئەکرێ فراکسیۆنەکانیش هەوڵەکانی خۆمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی تعدیلەکە بکرێت دەبارەت بۆ ناردنی موچەش پێم وادە پرسیارەکە هەرچەند هەندێک بڕی وابوو سەرۆکی حکوومەت نەرم بووە و بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە یادی و داوایش کراوەکە بڕی 750 ملیار بنێرن وەکوتم ئەمێنێتەوە سەر کۆبنەوەی هەفتەی داهاتووی ئەنجومەنی وەزیران هەم بۆ تعدیلەکە بینێرن بە شێوەیەکی نهایی هەرچەند تعدیلەکە حازرە یعنی ئەگەر تعدیلەکە نەکەوێتە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران تەسەورەکەم بڕیاری لەسەر دراوەیان لەلایەن محەممەد شیا سوودانی یەکلایی بووەتەوە بەڵام بۆ مەسەلەی قەرزەکە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی گەرەکە و تەسویت دەبێت لە ئەنجومەنی وەزیران بکرێت و ڕێکارەکانی لە ساڵی 2023 چۆن بوو کە 3 جار قەرزیاندان بەکار بۆ قەرزێکی ترمان بنێ مانگێک بێت 2 مانگ بێت بە گوێرەی کاتی تەواوبوونی پرۆسەی تعدیلی هەموارەکە یان ئەگەر تعدیلەکەیش وەکۆی ئێمە ئەڵێ جا بکرێتەوە لە ئینفاقی فعلی بخرێتە سەر یعنی خەرجی حاکیمە ئەمەش وەکو باسەکرێت وەکو یەکێک لە چارەسەرەکان پێشنیار کراوە لە هەموو حاڵەتەکانە هەفتەی داهاتوو هەفتەی گەرم و گوڕە بێ بۆ یەکلایکردنەوەی بابەتی سەرۆکی مەجلیسی سەرۆکی پەرلەمان بۆ بابەتیکردن بۆ یەکلایکردنەوەی هەمواری یاساکە هەتا ئەمڕۆیش تا ئێستش وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری سامانە سروشتیەکان لە بەغدایە و ئەمڕۆیش کۆبنەوەی وردیان کردووە لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد تەمیمی و لەگەڵ وەزیری نەفت لەگەڵ وەفدی باڵای حکوومەتی فیدراڵە بۆ قسەکردن لەسەر وردەکاریەکانی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت و بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتی تێچووە کە بەڕاستی خلاف هەیە لە نێوان هەردوو حکوومەتە ئێمە پێمان وایە هەم سروشتی کوردستان هەم ئەو عەقدانەی کە کراوە لەگەڵ کۆمپانیەکان وەکو ئەساسێک لە پێشووتر و ئەو بارودۆخەی بەڕاستی لە کاتی شەڕی داعش و نەمانی هیچ سەرچاوەیەکی دارایی بۆ هەرێم لە ناچاریدا عەقدەکانی حکوومەتی هەرێم عەقدی هاوبەشە کە ئەم جۆرە عەقدە لە هەموو دنیایشا هەیە لە حاڵەتی نەناچاریدا بەڵام بەتاکید شەریکاتیش لەوانەیە ئیستیغلالی زروفەکانیان کردبێ بۆیە تێڕوانین جیاوازە لە بڕی پێچووی بەرمیلێک نەوت هەر لە دەرهێنان هەر لە بە بازاڕکردن بە ناردنی بە بۆڕیدا تا دەکاتە بەندەری جیهان با بڵێن تێڕوانینی هەردوو حکوومەت جیاوازە بەڵام ئیتر نە $30 ئێمە وەکو ئەڵێن ئەوەی ئەوانیش کە باسی $6 و $8 تەسەورەکرێ هەردوو لە هەوڵ بدەن ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێت ئەگەر ئەو نەزعە شۆڤێنیەی کە لە بەغداوە هەیە لای کۆمەڵێک گروپ و کۆمەڵێک دەستە و تاقمە بۆ احتیواکردنی هەرێم بۆ برسیکردنی هەرێم بۆ یعنی باوەڕنەمانیان بە مەسەلەی فیدرالیزم بە مەسەلەی تەراکەت و تەوازن و تەوافق باوەڕنەمانیان بۆ بنەمایی کە پێکەوە عێراقمان دروست کردووە نەزعەیەکەیە کە دەستێوەردانی دەرەکیشی لە ئاخیرا لەگەڵە ئەگەر ئەمانەی لێ دەربکەین ئیرادەیەکی بەهێز هەبێ کێشە لە عێراقدا نەبێ چارەسەرەکان زۆر قورسنین وە کاتیشی زۆر ناوێ مامۆستا دادا خۆی لە لیژنەی قانونیە بە خوێندنەوەی یەکەم و دووەم و هەتا بە تەسویتیشەوە هەمووی دەڕۆژی پێویست نییە ئەمە لە چ کاتێکە لەو کاتێک کە ئەوان چونکە بەڕاستی ئەگەر ئەوان نەیانەوێت تعدیلەکە هەر ناکرێت ئەگەر نەیانەوێت کێشەکە هەر چارەسەر ناکرێت ئەگەر نەیانەوێت چۆن لە 2023 سنتێک لە موازنەیان بۆ ئێمە نەنا هەر نازانین موازنەیەکمان پەسەند کرد ئەوەی بە سافی ئەلۆ گوێتان لێ مەکات بەڵێ کاشوان بەڵێ بەڵێ
موازنەیەکمان پەسەند کرد ئەوەی بە صافی هەموو خەرجیەکانی لێ دەرکە حاکیمە و نازانم هەمووی لێ دەرکە نزیکەی 16 تریلیۆن و نیو ئیستحقاقی هەرێمی کوردستان بوو بە موچەی شو یەکەچی بە شەڕ ڕۆڵێ بەو پەڕی زۆر جار بەری یەککەوتنەوە 4 ملیاریان بە قەرز داوە 4 تریلیۆنیان بە قەرز داوە پێمان یعنی 12 تریلیۆنەکەمان چی دیاتە ئێمە قانون نییە یعنی دەنگمان بۆ نەداوە بۆیە ئەگەر بیانەوێ 2023 چیان کرد 2023 مەبەستم کێشەیان دروست کرد لە کاتێکدا مامۆستادارا زانێ ئەسڵەن ڕاستە تێکەڵاوی ئینفاقی فعلیان کرد بەڵام لە قانونی موازنە لە جەدوەلەکانیا تعویزاتی موچەی یعنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دیاری کراوە نزیکە ئەگەر چی ئەمە بەو مەبلەغەن ڕازی نەبووین چونکە ئەوان لەسەر ئەساسی 680,000 موچەخۆر دیاریان کردووە نزیکەی 9 تریلیۆنیان دیاری کردووە بەڵام ئەگەر هەر 9 تریلیۆنەکەیش بواە لە بری مانگی 700,000 ئەبواە بەلای کەمەوە مانگی 800,000یان بنادایە وە سێ موچەش نەئەفەوتا ئەگەر لەگەڵ لەسەر هەموو بابەتەکانی تر خلافمان وایە هەر لەوەی کە باسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە و ڕقەمەکە تەحقیق کراوە نزیکەی 9 تریلیۆن دینارە بۆیە ئەمێنێتەوە سەر ڕوویاونیەتیان بە شێوەیەکی گشتی سەرۆکی حکوومەت و خیتابی حکوومەت خیتابێکی زۆر نەرێنی نییە سلبی نییە بەڵامی تر هەیشە حزوریان هەیە لە ئەو عەقڵیەتە شۆڤێنەی کە ئێمەیان ئەنفال و کیمیاباران کرد لەوە خراپتر بیرەکەنەوە لە بەغدا گەشەکردن و پێشکەوتن و سەرکەوتنی هەرێمی کوردستانیان هەر پێ قبوڵ نییە نایەنەوێ ئەوە ڕوو بدا ئەم نەزعەیە بۆ چوونە حزوری هەیە ئەمێنێتەوە یەک ڕێزی یەک هەڵوێستی یەک دەنگی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا و سەرکردایەتی سیاسی کورد بە شێوەیەکی بەڵێ دێمەوە خزمەت کاکشوان سوپاس دەکەم دێمەوە خزمەت پرسیارەتیش سەبارەت بەوەی کە بودجەش بۆ جێبەجێ نەکرا لە 2023 مامۆستا سەبارەت بە بڵێن ناردنی بڕەپارەیەک و کاک شوانی جاماژی پێی کرد وەف دیاریم کە ڕۆشتن بەوە بەغدا داوای 750 ملیاریان کرد تا بودجە پەسەند دەکرێت دووبارە پێویستی بە کۆبوونەوە بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانە سوودانی دەسەڵاتی خۆی نێ بەتەنیا بینێرێ دائما ئەتوانم بڵێم وەکو دەسەڵاتی بەڕێز سوودانیە بەڵام چکە قەرزە بابەتەکە قەرزە بەڵام عادەتەن ئەگەر بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران بێ بەهێزترە هەمووان ئازانی وەکو کاکشوانیش ئاماژەی پێگرت دەنگێکەیە لە بەغا کە زۆر جار سوودانی ئەگەر شتێک بکە یا هەر کەسێکی تر بیکە دوور نییە بەیانی بڕۆن دادگای لێ بگرن بەوەی کە پارەی لەسەر چ بنەمایەک ناردووە بۆ هەرێمی کوردستان کە بینیمان لەسەر ئەو قەرزەی کە لە مانگەکانی پێشوە ناردوێتی بۆ هەرێمی کوردستان ئێستا سکاڵا هەیە لە دادگای فیدراڵی لەبەرەوە بەڕای من چارەسەری ڕێشەیی هەمواری یاسای بودجەیە و خۆشبەختانە ئێستا هەستەکرێ ئیرادەیەکێ هەم لەلایەن حکوومەتی عێراقیە و هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئەم گرفتە تەجاوز پرێ و کۆتایی پێ بهێنرێ ئێمە بەوە دڵخۆش بووین کاتی خۆی ماوەیەک لەوە پێشکەوەفتی هەرێم هات هەتا دیوانی چاودێری دارایی عێراق مسادقەی تەواوی داتاوزانیارەکانی هەرێمی کرد کە بەس مامۆستا ئێستا کێشەی فەرمانبەرانی ئەمنی ئەو کێشەی هەر بەردەوام بەڵێ گرفتەکە لەوەیە باز لەوە کرێت کە کێشە هەبێ لەسەر ژمارەی موچەخۆرە مەتەوێتی ئەمنی گرفتەکە لەوەدا یعنی ناکۆکیەکان هی ئێستا نین هی ئەم ساڵ و ئەم 2 ساڵە نین یعنی کەڵەکەبووی ساڵانی ڕابردوون کاتێک دەست بۆ هەر دۆسیەک هەر بۆ مەلەفێکە بی بۆ ئەوەی کێشەکە کۆتایی بێ کۆمەڵێک گرفتی تر سەر هەڵەدا ئەنی بەداخەوە ئێستا بۆ نمونە خۆ هەرێمی کوردستان لە 25 سێوە نەوتی نەفرۆشتۆ یعنی نەفرۆشتنی نەوتی بە پێی یاسای دادگای فیدراڵی ژووری پاریس کۆتایی پێێنراوە باشە بەس بە تەنکەر هەیە مامۆستا بەشی خۆی بە تەنکەر هەیە بۆڕی ئەڵێن بڵێ بۆڕی ئەڵێن قسەکەمان لەسەر ئەوە چیە بەڵام تا ئێستا حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی تورکیا ڕێک نەکەوتون ئەم کێشەی نەوتی هەناردەکردنی نەوتی هەرێمە چارەسەر کرد لە کاتێکە عێراقیش ئامادە نییە ڕۆژی 500,000 نەوت لە هەرێم وەربگرێ یعنی قودرەی ئیستیعابی عێراق ئەگەر هەڵ نەبن باز لە ئێستا وەبزانم لە دەوری 85,000 ڕۆژانە ئەڵێن ئێمە لە ئەعلای سەقفی عەلایە توانێت 125 وەرگری ئەمە گرفت بۆ هەرێم دروستەکە کە ناتوانێت 500 هەناردە بکە
لەولاوە نەبوو عێراق نەبوو دەرەوەی عێراق ئەوانیش بڵێن ئێمە ناتوانین ئەمە وەربگرین لەبەرەوە کوتم گرفتەکان گرفتی ئێستانین ئجا سەبارەت بە مەسەلەی قەرز هەتا من ئەم قەرزانە ڕاستە ئێستا لەوەی کێشەیەکمان بۆ چارەسەر کابۆن منە موچی ئەم مانگە بڕوە بەڵام هەر ڕۆژێک داوای ئەم قەرزانە کرایەوە گرفتێکی سەر لێنە بۆ بەس خۆی ئێستا وەکشۆن ئاماژەی پێکرد 4 تریلیۆن و 700 میلیارد هاتووە پێش تەیف سامی وتبووی 998 میلیاری شایستەی دارایی وەزارەتی داراییە 3 تریلیۆن و 700 قەرزەکانی بانکی ڕەشید و تیبای و بڵێن ڕافیدەینە ینی 3 تریلیۆن و 700 میلیارد وەکو قەرز هەژماریان کردووە کاک حەکیم ئەوان ئەزانی چۆن مامەڵاکن ئێمە تەیف سامیمان جارێک لە پەرلەمان ئەم تەوزیحەی دایانی هادە لە ژنەی دارایی قسەی کرد ئەو ئەڵێ هەرێم تا 25 سێ نەوتی فرۆشتەوە هاتوون ئەمان بە بڕێ پارە خەمڵاندووە بەو پارەی سعری بەرمیل چۆن بۆ ڕۆژانە ئیترەوە هەقی ئەوەی نیە بۆ تێچووینەوت لە هەرێم چەند بۆ چەنی بۆ هەرێم ماوەتەوە ئەو لە عێراق بەچەند فرۆشراوە بەرمیل لەنەوت ئاوا حسابەکە ئەمە مقدارە پارەی داناوە داهاتی نانەوتی هەرێمی کۆ کردوێتەوە مقدارێکی داناوە داهاتی خاڵە سنووریەکانی هێناوە بڕێکی داناوە ئەوەی کە هەرێم بخۆی هەندێک جار وتوێتی 320 میلیارە ئەوانەوە نیە شتێکی وایە مانگانە کە ئەمانەی کۆ کردوێتەوە لەگەڵ فرۆشتنی تا 25 سێ نەوت و لەگەڵ ئەو قەرزانەی کردوێتی ئیتر ئەوە لە کاکە تۆ حسەی خۆ دەرگرتو ینی ئاوای لەکەنەوە بۆ چونکە باز لە نەفەقاتی فعلیەکەن باز لە تەواوی بودجێ ناکەن بالفعل ئێستا خۆ بودجێ پەرەپێدانی پارێزیەکان هەر خرج نەکراوە ئەگەر خرج بکرا ئەو کاتە ئەو سەقفە بەرزە بۆەوە ئەم گرفتە بۆ هەرێم دروست نابوو کە ئێستا بۆ نمونە ئەڵەن تو حسەی خۆ وەرگرتەوە بە قەرزەکەش گرفتی بۆ دروستەکە لەبەر ئەوە نەهات بودجێ پەرەپێدانی پارێزگاکان سەر بکرێ بە بیانووی ئەوەی کە ئینتیخاباتێ لە عێراق و لایەنە سیاسیەکان بۆ مزایدەی سیاسی بەکاری ئێهێنن ئێمە لەگەڵ بەڕێز سودانیا دانیش ئەم پەیاممانگەیان وتمان ئێمە حکوومەتی عێراقی کەم تەرخەمە یا حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە ئەکرێ ڕێگای تر بگرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام موچەخۆرێک و خانە نشینێک و فەرمانبەرێک تاوانی چی ئێوە سزایەدەن تۆ بەرپرسیاری وەکو سەرۆک حکوومەتی عێراقی فیدراڵ کە موچەخۆرێک لە هەرێمی کوردستان موچە وەرناگرێ کە ماوەی 3 مانگە دەرگای قوتابخانەکانی 2 پارێزگا و 2 ئیدارەی سەربەخۆ نەکراوەتەوە ئیتر بۆیە ئەو لەوێ وتی ئێمە لیژنەیەکمان پێکێناوە کە ئەم دوو گرفتە چارەسەرکە لەبەرەوە هەستەکەی نەغمەیەکەیە ئیرادەیەکەیە بەزووکو قەرزەکە پێشبین دەکرێت لەگەڵ دابشکردنی موچەی مانگێکی عێراق بۆ نمونە قەرزێک بۆ هەرێم بنێرن یاخود ئەوەش دەکرێت سەردەنگدانی ئەنجومەنی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە باز دەکرێت بخرێتە کۆبوونەوە بەشێکی پێم وایە ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی قەنەعەت بە حکوومەتی عێراقی فیدراڵ بکە و کە ئەیخاتە گفتوگۆی ئەکەن ئەوانش لە دانیشتنە ئەگەر چی من زۆر گەشتبین نیم هەتا کاتی خۆی ئەگەر لە یادمان بێ بۆ قەرزەکە مەبەستیان بۆ قەرزەکە ئێستاوەتە 3 مانگ لەو ناوای فەوتاوە وانە ئێمە 3 مانگ مەفەوتاوە ئەگەر چی من پێم وابوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە دوجار ئێمە بمانێوان نەمانوێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەڕای من ڕاستە بەڵام مانگی 9 و 11 و 12 ئێمە 3 مانگ داهاتی ناوخۆمان هەیە ئیتر هەر چەندێکە بڕەکەی 3 مانگ هاوکاری هاوپەیمانانمان هەیە بۆ هێزی پێشمەرگەی وایە یعنی ئەکرا لای کەمی بەم 3 مانگی داهاتی ناوخۆ هاوپەیمانەکان موچەی مانگێک بدرایە یعنی لای کەمی وەگەر بە ژمارە کۆیکەینەوە با لەبری ئەوەی موچەخۆران ئێستا کە 3 مانگیان وەرنەگرتووە 2 مانگیان وەرناگرت لەبەرەوە ئەمە گرفتە بۆیە من زۆر گەشتبین نیم یعنی ئەگەر ڕێک نەکەوین ئەگەر یاساکە لە پەرلەمان هەموار نەکرێتەوانێ دوور نییە هەمان گرفتی کە ئێستا هەمان بۆ لەم 3 مانگە لە مانگەکانی ساڵی 2024 شادوبار دێمە خزمەت ماوەسە کاک شوان بێمە خزمەت جەنابەت سەبارەت بە پرسی هەمواری یاسای بودجە ئەوەی کە بەرەزوتت وابرارە لە کۆبوونەوەی سێشەمەی داهات و 16 مانگ بکرێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆی دەنگی لەسەر بدرێ ئێستاوە چەسپیوە کە خەرجی موچەی موچەخۆران کە پێشتر لە یاسای بودجێ عێراق لە ساڵی 2023 906 میلیارد بوو بخرێت سەر خەرجی حاکیمە ئەوە چەسپێنراوە بەدەر بکرێت لە کێشەی نەوت و کێشەی داهاتی ناوخۆش دەبینێری بەغدە خۆی بە شێوەیەکی گشتی تعدیلەکە یان فکرەکە یان پێشنیاری حکوومەتی هەرێم ئەوەیە کە موچەی فەرمانبەران لەسەر ئاستی عێراق بکرێتە یەک پاگێج یعنی چۆن موچەی فەرمانبەرانی ژێر 15 محافەزەکەی تر ئەدرێت نایبەستنەوە بە ئینفاقی نەیان بەستۆتەوە بە ئینفاقی فعلیەوە نەک نەیان بەستۆتەوە بە ئینفاقی فعلیەوە
ئێستاکێ ئەوەی کە ئەوان ئەیڵێن لە بڕگەیەکی مادەی 11 قانونی موازنە باسی خەرجی کرداریەکە کە بە گوێرەی خەرجی ئەو 15 پارێزگایە 12.6 هەرێمە نێرن. ئەمە خەلەلە لە بڕگەیەک لە مادەیەکی دەستوری. باشە عێراق لە ساڵی 2012 هەر قانون 2022 ببووە قانونی موازنەی هەر نەبوو یەخۆ یەک دقە موچەی فەرمانبەرانیان دوانەکەم. ئەمە بیان و هێنانەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی لەسەر پرسیارەکەی جەنابەت پێشنیاری حکوومەتی هەرێم ئەوەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵی عێراق بێتە یەک پاگێج و یان موچەی فەرمانبەران جیا بکرێتەوە لە ئینفاقی فعلی و یاخود بخرێتە سەر خەرجی حاکیمە بۆی بەدوور بێ لە ئینفاقی فعلی. پێشنیارەکان بەم ئاراستەیە بۆ ئەوەی ئیتر هەر خلافێک هەبوو لە نێوان هەردوو حکوومەتە کە بەداخەوە لە بڕگەیەکی تری قانونی موازنە ئەوە هاتووە کە ئەگەر خلاف هەبوو لە نێوان هەردوو حکوومەتە شایستە دارایەکانی هەرێم ڕائگیرێت تا لە ماوەی مانگێکە لیژنەیەک لە هەردوو پێکەهێنرێت لیژنەکە موقفەداتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەمەنەوە داوای تەسجیل کرد لە محکەمەی فیدراڵی ئەم نقطەی بردەوە بابلێن محەممەد سوودانی هینا وایە پەرلەمان حەلی کردایە ئەگەر خلافە بێت لە ماوەی مانگێکە پەرلەمان حەلی کردایە کە هەر حەل نەیە بۆ ئەو کاتە بەس ئێستا باشترە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو داوای تەسجیل کرد لە محکەمەی فیدراڵ و داواکەی بردەوە کە سەرۆکی لەبەرەوە پارەکە وەزارەتی دارایی حکوومەتی نێرێ سەرۆکی حکوومەت محەممەد سوودانی لە ماوەی دوای تەقریری ئەو لیژنەی هەردوولا لە ماوەی مایەکە کێشەکە یەکلای بکاتەوە. من دەیان جاری تری شوتومە هەر بۆ خۆی ئەمە یەکێکە لەو لوغمانەی کە ئەو گروپەی لیژنەی دارایی هێنایان یعنی لە ڕووی لۆژیکیەوە کورد 100 ساڵە لەگەڵ حکومڕانی بەغدا کێشەی هەیە تا هەرێمێک بین لە چوارچێوەی عێراقا 100 ساڵی تریش لەوانەیە هەر کێشەمان. ئێمە کەی لۆژیکە تۆ بێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببەسی بە نقطەیەکەوە ئەگەر ڕوئیای جیاواز هەبوو ئەو کاتە شایستە دارایەکانی هەرێم ڕابگیرێت. ئەسڵەن هەر نێتەکە خراپە کە ئەم خاڵەیان هێنا. ئەمە استراتیژ و ئەجیندایەکی لە پشتەوەیە بۆ ئەوەی هەر کاتێ بیانەوێ وەکوڵەیە دەستەمە بینەقاقی خەڵکی هەرێمی کوردستان بەڕاست. بەڵێ کاکشوان سەبارەت بە ئەوەی کە ئێستا باز دەکەی کە دوو بۆ چوون هەبێ لایەنە شیعەکان خواستیانەوە بێ کە ڕاستە و خۆ موچە بدرێ لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە هەرێم لە ڕێگەی هەژماری منەوە ئەو خواستە لایەن عێراقیەکان بەدی دەکرێت کە بیانەوێ ڕاستە و خۆ موچە بدەن لە کاتێک ئەگەر جیا بکرێتەوە بۆ سەر بودجێ حاکیمە. بەڵێ ئەو گروپەی کە وەکوتم ئەو نەزعەی شۆڤێنیە من وام ناوناوە هەیانە ئەمانە استراتیژێکیان هەیە بەرنامەیەکیان هەیە ئەگەڕێن لە هەموو هەتا لە دەستور کە 58 مادەیان پێشێل کردووە ئەم 58 مادە پەیوەستە بە ئیستحقاقاتی هەرێمی کوردستانەوە مادەی 140 لە هەموو ئەو مادانەی لە 58 مادەیە من خۆشم یاداشتم کردووە جا ئەمانە ئەگەڕێن چه خاڵێک لە فیدرالیزم بدا لە هەرێمی دەسەڵاتی هەرێمی کوردستان کەم کاتەوە چۆن حکوومەتی هەرێم بتوانن احتیوا بکەن کۆنتڕۆلی بکەن عەقڵێتی مەرکەزی بێننەوە وەکو محافەزەیە تعامل لەگەڵ هەرێما بکەن ئەمانە دێن بە دوای ئەو نقاطانەکەڕن یعنی یەک لەو نقاطانە مەسەلەی ڕاستە و خۆ تعاملکردنی بەغدایە لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستانە یعنی ئەمە بەڕاستی لێدانە لە فیدراڵی لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان ئەگینا هەرێمی کوردستان ئەوە لە نەوەتوێکەوە تا ئێستا بە شێواز و بە هەر میکانێ خراپ بێ لێبڕین بێ پاشەکەوت بێ هەرچی بێ میکانیزم و سیستەمێکی هەیە بۆ دانی بودجە دوای ئێستا خەڵکو شیارە یعنی ئێمە 60 ئەوە پەرلەمانتار ئێستا لە بەغدای لیک کرد ڕاستە پەرلەمانی کوردستان ئێستا پەکی کەوتووە بەڵام هەر دێتەوە بە تەئکید یعنی هەمووشمان بە لەحظات دەزانێن عێراق چیە نێرێ و چی نانێت مەخبوو لە بەیانی عێراق 913 ملیار بنێرێ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بتوانێت دابەشینەکە ئەمە لۆژیکە یعنی شتیوان نییە یان ئەو بە چی میکانیزمێ تەوزیعەکە جارێ وەکو قایمەی ڕەسمی کە تەصدیقە لە لای حکوومەتی فیدراڵ 680 نازانم ئەوە 1000 موچەخۆریان قایمەی موچەخۆری ئێمەیان لایە ئەی ئێمە 1,180,000 مانێ ڕاستە لە
هاتنی ئەم دوای وەفدی وەزارەتی دارایی لەگەڵ لیژنەی مالیا کۆبوونەوە تێگەیشتنێک دروست بوو قەناعەتیان کرد کە ئەمە هەمووی داتابەیستە و نازانم بایۆمەتریە و ئەوەیە ئەم 180,000 تەواوە بەڵام مەبەستمەوەی ئەوان ئەڵێن لە ڕێگەی TBI بەنقەوەی دەین TBI بەنق تێبینایی بچووکە لە سلێمانی و هەولێر و دهۆ لە ڕۆژێکان ناتوانین 500 موچە دابەش بکەن یعنی بە ساڵێک ناتوان موچەی مانگێت تۆزی ئەو میکانزمە چییە خۆلاخیرانە بێ لەگەڵ حکوومەتی هەرێمان تەنسیق بکەن ئەوە وەکو وتم لە ڕوانگەی لێدانە لە حکوومەتی هەرێم لە ڕوانگەی کێشە دروستکردنە لە نێوان فەرمانبەران و حکوومەتی هەرێم لە نێوان ئۆپۆزیسیۆن لە هەرێم و دەسەڵات لە هەرێم لە نێوان خەڵک و حکوومەتی هەرێم ئەمە ئەقڵێتێکە و استراتیژێکی تۆکمەیشە بە بەرنامە کاری لێ ئەەکەن و توانیشیانە کاریگەری دروست بکەن خەڵکیشیان هەیە لێرە یعنی تەسویقیان بۆکە هاوکاریانە میدیا هەیە دەرحاڵ هەیە یعنی ئێستا قەناعەتێ لای خەڵک دروست بووە بڕینی موچە خەتای هەولێرە خەتای بەغدادی خەڵکەیە قەناعەتی وایە بەغدا و یعنی محەممەد شیاع سوودانی لە قوبات تاڵەبانی و لە مەسرور بارزانی و لە مامۆستا عەلی باپیر و لە نازانکێ ئەوانەی بەغدا لەمان دڵسۆزتر بووە یعنی خەڵکەیە قەناعەتی وایە چی ئەم قەناعەتەی دروست کردووە ئەو میدیا چاواشەکاری کە ئیشەکە لەگەڵ ڕێزی ئەو یعنی ئەو تاڵکردی ڕاستە کۆمەڵی فاکتەری زۆر هەیە بۆی ئینتیمای نەتەوەی تاڵبووتەوە ئەمە قسە زۆر هەڵەگرێت بەڵام وایان کردووە خەڵکی ئێمە ئینتیمای نەماوە بۆ هیچ بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێستا وەکو بەڕێز و ئێستا موچەخۆر هەیە دەیەوێ ینی واژۆش کۆکراوەتەوە 200,000 موچەخۆر لە سنووی سلێمانی کە ڕاستە خۆ موچەکە بدرێت لەبەرەوەی لە ماوەی ڕابردوڵێن مامەڵێکی خراپ لەگەڵ موچەکراوە بە سەرێمیش خۆ بەرپرسیارەتی بەردەکەی وایە لە مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئێستا و نەوتەکەیە تاکو ئێستا لەسەر خەرجی بوارینەوە ڕێک نەکەوتون یاسای ئیدارەی مالیە بۆ دابەشکردنی داهاتەکان بامان شێوە تێڕوانی جیاواز هەیە وە کۆمەڵێک پرسی دیکە بۆ جێبەجێکردنی یاسای بۆجە هەرێمیش بەرپرسیارەتی ینی پێ دواکەوتنی موچەکان تەنها خەتای بەغدا بێت من پێم وایە نەهاتنی موچە لە هەرێم کەم و کورتی هەیە دەکرێت هەمومان ڕەخنە بگرین و بە تاکید گلەی هەیە لە حکوومەتی هەرێم بەڵام مەسەلەی نەناردنی موچە و تەخیرکردنی موچەی فەرمانبەران بابەتێکە لە ئێستادا بە تایبەتی دوای ڕێکەوتنی هەردوو حکوومەت دوای دەرچوونی ئەو قەراری مەحکەمەی پاریس بابەتەکە لای بەغدایە یعنی ئەو ناینێرێ هەتا بە قەرزیش بەو حاڵە بە قەرز پارەمانەداتێ کۆ ئەگەر بەیانی وتیان بەغدا کە موچەی موچەخۆران ئێمە هەموو لایەکە زانین نزیکەی 913 940 ملیارە با مانگێک ببیسین نەک 900 با 700 ملیارەکە بنێرێ ئەگەر حکوومەتی هەرێم موچەی تەوزیع نەکرد ئەو کاتە هەمومان ڕووی دەمەکەین لە حکوومەتی هەرێم و بابەتەکەکەین و ئەڵێن خەلە لەگەڵ لای حکوومەتی هەرێمە بەڵام لە واقعدا بەغدا ناینێرێ یعنی استحقاقی خۆمان نانێرێ استحقاقی موچەخۆران نانێرێ ئەمە بابەتێکە ڕوونە لە ڕاستیە وە کێشەکەیش ئەوەی بەغدا خۆی ئیعلانی کردووە کێشەکە ئەوە نییە داتاکان ناڕوونە نەوت بە تەنکەرە ڕوا کێشەکەوێ بەغدا ئەڵێ محەممەد شیاع سوودانی وەزیری دارایی ئەڵێن بڕگەیەکەیە لە مادە 11 دەستور ئینفاقی فعلیە من ناتوانم پێشێری یاسا بکەم ئەم یاسا خۆتان دەنگران بۆ داوە بابەتی ئەوان کە ئەڵێن شایستە دارایەکان نانێرین مەسەلە ئینفاقی فعلیە ئەگی ناوەکوتر بڵێ کەم تەرخەمینیە لە حکوومەتی هەرێم لە ناو خۆمان لە ناتەبایی یەک ڕیز نەبوونی خۆمان بە تەکیدەم کێشانەمان هەیە بەڵام ئەمە عیلاقەی نییە بۆەوە کە بەغدا شایستە دارایەکانی ئێمەی بەش شێوەیەکی نادەستوری ڕاگرت بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتەکە کاتمان و کاکچۆن مامۆستا سەبارەت بە هەمارکردنەوە یاساکە لەناو پەرلەمانی ئێرەوت پێویستی بەلەوە بیە ئێستا لایەنەشەکان لەناو پەرلەمانەوەی خۆتان قسەتان لەگەڵ کردبێن یعنی گەشتنەوە قەنەعاتێک کە موچە بەدەر بکرێت لە بۆ نمونە ئەگەر لەسەر نەوتیش ڕێک نەکەون لەسەر داهاتی ناو خۆ ڕێک نەکەون ئەم پرسە جیا بکرێتەوە پرسی موچە هەر پرسێکە بێت لە بینی هەرێم و بەغدا بەخۆیان چارەسەرکەی موچە بەدەر بکرێت ئەتوانم بڵێم جۆرێک لە هاوسۆزی هەیە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی گرنگە ئایا نوێنەرانی کورد لە بەغا کە ئەڕۆنەوە باشە کاتی هەموارکردنەوەی یاسای بودجەیە و بتوانین هەمومان کۆدەنگ بین یەک دەنگ بین بەستا یاسای چ کۆبوونەوەی کراوە لە بینی فراکسیۆنەکان کۆبوونەوە بەومانایە لەبەرەوەی لەمە لە پشوا بوون ینی باشە بەڵام پێشتر وەکو وتمانێمە یاداشتێکی لەو جۆرەیەمان ئاراستە کرد بەس هەمویان بەیەکەوە مەوەسم فراکسیۆن تەسەورەکەم بۆ مەسەلەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان هەمووی کۆدەنگ بێەوە کۆدەنگ نەبین
کارەساتێکی گەورەیە ئێمە گەر خۆمان دڵسۆزی خەڵکی خۆمان نەبین چاوەڕێی چی لە خەڵکی تر بکەین لەبەرەوە پێم وایە ئەو کۆدەنگی ئێمە سنگێکی باشە بۆ دەنگی کورد بۆ هێزی کورد ژمارەمان کەم نییە و بتوانین لەگەڵیانە ڕێکەوتن بکەینەوە بە تەوافقاتێکی سیاسی ئەو کاتە پێم وایە پرۆژە یاسایەکەش بە کاتێکی کەمتر لە پەرلەمان خوێندنەوەی بۆ کرێ و دەنگی لەسەر درێ و تێ ئەپەڕێندرێ بەڵام گرنگە هەمومان بتوانین چونکە هەمومان ئەزانین ئێستا ئەوانەی لە پەرلەمانی عێراقان ئەندامانی ئەنجومەی نوێنەران ڕاستە هەندێک ئەندامی ئەنجومەی نوێنەران هەیە بێلایەن مستەقیل و سربەخۆن بەڵام زۆربەیان هەر نوێنەرایەتی لایەنە سیاسی عێراقیەکانەکەن بە کورد و ئێمە وەکو کورد ئەوان وەکو شیعە وەکو سوننا ئەگەر بە تایبەتیش تریش ئەڵێم بە تایبەتی تریش برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرە هەردووکیان دەسەڵاتدارن و حکومڕان و لە بەغاش لە دەسەڵاتی لەگەڵ ئیدارەی دەوڵە حکوومەتیان پێکەناوە لەگەڵ چوارچێەوە هێمانجا حکوومەتیان پێکەناوە ئەکرێ ڕێکەوتنەکانیان بە جۆرێک بێ من پێم وایە بەشێک لەو گرفتانەی کە لە ساڵی ڕابردووە بۆمان دروست بوو بەداخەوە یعنی ناکرێ ئەمە بەهەند نەگرین جۆرێک ئەو ناتەبایی و ناکۆکەی ناوماڵی کورد بوو کە هیوادارم ئەم جارە ئەوە نەمێنێ هەمومان کۆدەنگ بین یەکدەنگ بین بۆ بتوانین بە پاکێجێکی هاوبەشەوە داکۆکی لە شایستەدارەکان بە سەبارەت بە موچە ئەگەر ڕاستە و خۆ بدرێ یاخود ڕاستە و خۆ نەدرێ هەرەشە دروست دەکە من حەزەکەم ئەمە زۆر شەفافم لەگەڵدا مەسەلەی ڕاستە و خۆی موچە بەو مانایەی حکوومەتی عێراقی خۆی فەرمانبەر بە فەرمانبەر کارتێکی بۆ بکاتەوە موچەی بۆ بنێرێ من ئەمە لە ڕووی کارژێڕی و لە ڕووی ئیداریەوە هەتا لە ڕووی قەوارەی هەرێمەوە زۆر بە دووری ئەبینم یعنی واقعی بینێمە بۆ چونکە نانەوەیان ناکرێت بیانەوێ عێراق بشێوێ زەحمەتە بۆ چونکە ئێمە شتێکمان هەیە ناوی هەرێمی کوردستانە و قەوارەیەکی دەستوریە باش حکوومەتێکی هەیە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم فەرمانبەرانەی کە لە هەرێم دەوامەکەن مباشەرەیان هەیە ئینفیکاکیان هەیە ئیجازەیان هەیە تەرفیعیان هەیە عەلاوەیان هەیە خانە نشینیان هەیە تۆ بێ مانگانە داتا و زانیاری نوێ بدەی بە وەزارەتی دارایی عێراق ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم نەیکا بەو ناکرێ لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئەو حتا من یعنی ئێمە کاتی خۆشی کە داوا کرا موچەی ڕاستەوخۆ لە هەرێمەوە بێ ئێمە ئەو ئامە لە بەغاوە بێ بۆ هەرێم ئێمە ئەوتمان بەو مەرجەی تەنسیقێک لەگەڵ حکوومەتی هەرێما بێ دووهەمیان حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پابند بکرێن لە کاتی خۆیان مانگانە موچەی فەرمانبەران بدەن هەر کەسێکیان مقەسیر بوو ئەو کاتە ئێمە لە دادگای فیدراڵی بڕۆین سکاڵاتەوە مارکی یعنی ئێمە ئەڵین ناکرێم ئەمە ئەومان کتۆ موچەی فەرمانبەرانی هەرێم لە ململانەی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێم بەغاجیا بکەن باشە دووە پرسیارم ینی پێشبینێکە تامانگێکی تر بۆجێ هەموار کرابێتەوە ئەم کێشەی موچە باواز لەنەوت بین وەکو موچە چارەسەر بێ ئەگەر لایەنە سیاسیەکان بتوانین کۆدەنگێکی باش بکەین و پشتیوانێکی باش لەلایەن لایەنە عێراقیەکانە دروست بکەین پشتیوانمان بن چونکە تەنها بە دەنگی ئێمە تێناپەڕێت لە پەرلەمانە بێەوە بزانین 329 پەرلەمانتار لە عێراقا هەیە لە کۆی ئەوە 64 پەرلەمانتاری کوردە لەبەر ئەوە ئەگەر بتوانین پشتیوانی ئەوان بەدەست بێنین بە دڵنیایەوە تێئەپەڕێ و لە هەموارکردنەوەی یاساشە کێشەکە چارەسەرە بێ بەڵام بە مرجێک ئەمە زۆر مهمە ئەم بڕگەیە بە هەمووان بتوانین تەسبیتی بکەین حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پابند بکرێن بەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن مانگانە لە کاتی خۆیان وەکو سەرجەم ناوچەکانی عێراق سوپاس دەکەم مامۆستا کاکشوان خولەکێکیشی بۆ بەڕێز سەبارەت بە موچەی بڵێن بەداهاتی ناوخۆ ناکرێم و چێک دابش بکرێ لە 3 مانگە داهاتی ناوخۆ پێشتر وەزارەتی دارایی باسی لەوکل مانگانە داهاتی نانەوتی 346 ملیارە ینی بە 3 مانگێک تریلیۆنێک دینار دەکەوە فرۆشینەوە تێ بە تەنکەر ئێستا بازۆکێ بەرەمێنانی نەوتێرێم 385 بۆ بەغداد ئەوی تر حکوومەتی هەرێم و کۆمپانیەکان دەیفرۆشن بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ بەداخەوە واقعەکە لە هەرێمی کوردستان داهاتی زۆنی سەوز دابڵێ بە زیاد لە 100 ملیارە ئەمە ناگەڕێتەوە هەولێر ناگەڕێتەوە حساباتی وەزارەتی دارایی ئەمە یەک دوو ئەوی تریشی لە ڕاستیدا حکوومەتی هەرێم پێویستی بە خەرجیە ئەم هەموو پێشمەرگە و ڕەبایە و ئەسکەر و نازانم ئەم هەموو دەوائی و وەزارەت و میزانی وەزارەت و میزانی دەوائیەکان خۆلاخیرا ئەمە هەموو پارەی گەرەکە
ئەوەی من پرسیارم کردووە لەوانەیە 70-80 میلیارد بمێنێتەوە هەرچەندە وتم دقیق نیم لە ڕقەمەکانە لە ڕاستیان نزیکەی تریلیۆنێک بە 300,000 بەم پەرش و بڵاوی و نادەقیقیەی کە بەداخەوە هەیە بەمە ناتوانێت موچە بدرێت ئەوەی لە داهاتی ناوخۆ کۆکرێتەوە لەوانەیە حکوومەت بتوانێت ئیدارەی خۆی بدا لێرە پرۆژەیە لەوێ پرۆژەیە ناوە پرۆژە و شت هەر هەیە ئەیشی هەمووشمانەی بینین هەر بەشی ئەو جزئیەتە لە پرۆژە و ئیدارەدانی حکوومەت خۆی ئیدارەدانی هێزی پێشمەرگە و دەوائیر و دایرەکانەکە بۆیە خۆزگا بدرایە منۆکو خۆم پێم خۆش بووە بەڕاستی فەرمانبەرانی ئێمە لە دوای هاتنی داعشەوە تا ئێستا لە نەهامەتیدا یعنی بارودۆخێکی زۆر ناهەمواریان تێپەڕانیە و حەقی خۆیانە بەبێ چەند و چوون 30 ڕۆژجارێ موچەی خۆیان بکردن بەڵام بەداخەوە ئەو چارەنووسی ئێمە لە عێراقا و بەو شێوە تەعامڵمان لەگەڵەکەی شوان محەممەد لە کەلارەوە پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵ مامی سوپاس دەکەین هێروە مامۆستا داراسیەکانیان پەرلەمانتاری سوپاسی جەنابش دەکەین کە لە ستۆدیۆ لەگەڵ ماوە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ